بازیان لە تۆمارکردنی ئەنجام باشەکانی لاخولی پلەیەکی یانەکانی کوردستان بەردەوامە و شکستێکی نوێشی ڕوبەڕووی سلێمانی میوانداری کردەوە کاتێک بە 2 گۆڵی بێوەڵام یاریەکەی لێبردەوە. سلێمانی شکستێکی نوێی لە خولی پلەیەکی یانەکانی کوردستان نووسیە و لە کۆتایی ڕیزبەندێکە جێگیر بووە. بازیانیش لە پلەکانی پێشەوەی ڕیزبەند تەواو نزیک بووە. لە درێژەی یاریەکانی هەفتەی شەشەمی خولی پلەیەکی یانەکانی کوردستان یانەی سلێمانی لە نێو یاریگای خۆی میوانداری لە یانەی بازیان کرد. یاریەکە لە سەرەتاوە بە هێرشەکانی سلێمانی دەستی پێکرد، بەڵام سەرجەم هێرشەکانی بێیاکان بوون. بۆی هەڵەی بەرگریکار و گۆڵچی سلێمانیشەوە لە خوڵێکی 37 سامان شێرزاد گۆڵی پێشکەوتنی بۆ بازیان تۆمار کرد. هێندەی نەبرد پاش 3 خولەک لە ڕێگەی لەدانێکی سەرەوە محەممەد حەمامین گۆڵی دومیشی بۆ بازیان تۆمار کرد و جێم یەکەمیش بۆ ئەنجامە بە کۆتا. لە جێمی دووەم سلێمانی بە تاوێرشەکانی بۆ سەرگۆڵی بازیان چڕ کردەوە. بازیانیش لە ڕێگەی هێرشالگەڕاوەکانەوە چەند جارێک مەترسی لەسەر گۆڵی سلێمانی دروست کرد، بەڵام سەرجەم هێرشەکانی بێیاکان بوون. یاریەکە بامان ئەنجامی جێمی یەکەم و با 2 گۆڵی بێوەڵام لە سوودی بازیان با کۆتا. ئێمە ئەمڕۆ باش یاریمان کرد، سوپاس بە یاریزانەکان یاریی باشیان کرد. زۆرترین کات تۆپەکان لا ئێمە و بەس ئێمە تا کێشەمانەوەی لە لەمسەی کۆتاییە باش دین. ئێمە تۆزێ ئەو هجوومەکانمان موفەقین لە تۆپەکانی کۆتاییە. ئیشەڵڵا بۆ یاریەکانی داواتر باشتر و چاکترێ بین. یاریەکە قورس بوو. قورسەکەی لە چیە؟ یەک سلێمانی لە یاریگای خۆیەتی و لە شکستەوە گەڕاوەتەوە لە ڕزگاری، ئێمەش لە بردنەوەی لە ڕانیا. یاریەکە بۆ هەردوو لا قورس بوو، بەس بەڵام سێخاڵی یاریەکە بۆ ئێمە زۆر گرنگ بوو کە بتوانین بچینە ناو ململانیەکانەوە. نازانم ئەنجامی یاریەکانی دیکە چی بووە و ئەنجامەکانی چۆن ئێمە من دایمە وتومە لەو کاتانەی کە بوومە مدرب عیلاقم بە فرقەی خۆم هەیە، پەیوەندیم بە فرقەی خۆم هەیە، ئاگام لێ نییە فرقەکان دیکە چیان کردە. شکر بۆ خۆ ئەمڕۆ ئاسمان باش بوو، توانیمان وەک بڵێ جێمی یەکەم یاریەکەیەک لای بکەینەوە بە 2 گۆڵ، توانیمان جێمی دووەم احتفاز بکەین بە 2 گۆڵەکەەوە گۆڵمان لێ نەکرێتەوە. ئەوەش بە حەقیقەت جوهدێکی یاریزانەکانە، من چاویان ماچەکەم و بە حەقیقەت جوهدێکی باشیان کرد. خۆتانش بینیتان یاریگاکە بۆیانی سلێمانی گونجاوتر بوو، چونکە مەشقەکان و ڕاهێنەرەکانی هەمووی لەسەر مەلعەبەکەیە. بەم شکستەشی سلێمانی خاڵەکانی لە 2 خاڵ داوەستاوەتە و لە پلەی کۆتایی ڕیزبەندی گروپەکەی دێت. بازیانیش بەم سەرکەوتنەی ڕێژەی خاڵەکانی بۆ 10 خاڵ بەرز کردەوە و جیاوازەکەشی لەگەڵ ڕزگاری و خانەقینی پێشەنگدا بۆ تەنها 2 خاڵ کەم کردەوە.